ئەگەر پێمان بڵێ ڕێخۆڵە کوێرە لە جستەدا ئەرکی چییە ئەکەوێتە کوێی جستەوە بەڵێ ڕخۆڵە کوێرە خۆی لە ناوکەی بڵێن ڕخۆڵە کوێرەوە و عربیش بدەین زایدەکەوە ڕخۆڵەیەکە یان بەشێکە لە کۆ ئەندامی هەرس ئەگەر دەستمانەوە های لێ بکەین یانی وها بزەڵت ئەوها ئەندامێکە لە بەرخۆڵەی گەورە و نووساوە بەشێک لە ئەندامی هەرس بەرخۆڵی گەورە و نووساوە لە بدایەتی ڕخۆڵەی گەورە ئەو لەوەیە لە کۆتایی ڕخۆڵی باریکە و بدایەتی ڕخۆڵەی گەورە لایەکی قەپاتە لایەکی تریشەوە دەشتناو ڕخۆڵی گەورە لەبەرەوەشە لایەکی قەپاتە یان ڕخۆڵەیەکی ئینە پێ دەڵێن ڕخۆڵە کوێرە یا زایدە لەبەرەوەی لایەکی قەپاتە بەڵام وەکو فەرمانەکەی تا ئێستا زۆرمەی زانایان لەگەڵ ئەوەن کەوا فەرمانەکەی نادیارە نازانن فەرمانی چییە بەڵام دەڵێ ینی زۆری زانەکان دەڵێن لە وەختی منداڵیە ڕۆڵی خۆی هێلا بەرگری لەش. میهرەبانی دڵسۆزی و لێزانی